You will see we have the entire company last page. I will talk about the technology, innovation. ئامان زمانەوەیە کە بەرچاوڕوونیەکی تەواو بین بە هەموو داهەموو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە کامێرەی چاودێری و هەموو ئەو تازەکەریانەی کە لە تەکنۆلۆژیای کامێرەی چاودێریە ئەمڕۆ بەردەستە کە پێشووتر لەوانەیە کامێرا تەنها بۆ نمونە بۆ ڕیکۆردکردن دانرابێت بەڵام ئەمڕۆ ئێمە ئەمانەیە بڵێن کە نا پێشکەوتنی تازە شتی تازە بەردەستە و کە ئەتوانین هەموو ئاسانکاریە بکەین بۆ دۆزینەوەی تاوانبار ناسینەوەی ژمارەی ئۆتۆمبیل especially for the after service. We are the company to give ڕێم کامێرانەوە توانین هەموو دەموچاوەکان هەموو فەیسەکان بناسرێتەوە و پاشان هەموو ئەو سیارانێک کە هەر سلاوانێ هەر کێشەیەک دروستکەن لە ڕێ ئەنپیارڕۆ بتوانین پلێت نەمبەرەکانیان وەرگرین و بە ئاسانترین ڕێگا بتوانین بەردەستیان بێنین. for this field. زير خلف إيشكا قريب كابا مكتي خلقي زاخو خلقي دوق حتى خلقي سليمانية خلقي شارية خلقي أوروبا عامة عراقي هموكي هم برعون هم مبهات حكومة تاخذ كردس جامعة تخسير نكير هم مبهاتين هم هذي كاجابان فقير وجاراكي هم فقير وجارا بهاتين روجا يجي تخسير نكرين يجي شماش عليه خو تخسير نكر هەرش دەمێ ئاگر بەربوویەوان چادرێت کەم پاشاریە بلەز و بەسەم هاتین مە چەند ڤیددیۆ گرتن و مەشاندن بۆ ڕێکخراوێت نیڤدەوڵەتی و کەسانێت خێرخواست بلەز و باس ڕێکخراوە شلتەر ناویە ئەڵمانی هات ئەوە بۆ وەجبا دوێە ئەم هاریکاریات گەهینە کەم پاشاریە ڕاستی تشتێوان کەلوپەلێت نافمالێ بوون بەس چەند بێتە کرنج بۆ ئاوارە هەرە کێمە ژبەر مالێتوان هەموو هاتە شەوەتاندن وەکی سێ هەشت لێ هاتن تشتێک دەستێوان نەکەفت ئەف هاریکاری نەشک هێتی ئینسانینە یعنی هەتا حەدەکی دێ چەکێ دلێوان خۆش کات دێ تشتێوانێت وەکی بەرێک کەمل کەتەوە ڕۆژەکە لە ڕاستیە زۆر دواکەوتووە ماوەی 8 ساڵە دواکەوتووە لە کارکردن بۆیە داواکارین ئێمە وەکو شۆفێران وەکو هاوڵاتیان ئەم ڕێگایەکی زۆر قەرەباڵخیە ڕێگای سلێمانی گەرمیانی لەسرە و زۆربەی حادیسەکان ڕوو ئەدا داواکارین لە وەزارەتی پەیوەندیدار و ڕێگاوبانی سلێمانی قۆناغ بە قۆناغیش تەواوی بکەن زۆر سوپاسیان دەکەین و سوودێکی زۆر بە هاوڵاتیان دەگەێنێت. ئێمە وەک دەستەی سەرپەرشتیاری ڕێگای قیرتاوکردنی وارماوە دەربەنیەخان لەسەر بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی هەستاینەتەوە بەکارکردن لەم پرۆژەیەدا و لە زەڕایەنەوە دەستمان کردووە بە قیرتاوکردنی چینی دووەمی بایندەر و هەتاکو گوندی میرەدەی شەڵا پێشەژن تەواو یەکەین و بەتەماین ئەو ڕێگایەکەینەوە بۆ گەشتیاران و هاوڵاتیان.